سەمیرە خان بەخێر بێەوە. خۆش بێ. ئەنگۆ ڕۆژتان دەژمارد هەتا سەرۆت و سامانی فارسی داگیرکەن. بەس خوا خۆشی دەوێت. تەمەنی درێژ دەکا و ژیانی پێدەدات. دا وەختی قسانە نییە. ئەتوو بە چاو ڕووکاتی و ئێرە چی خراپ نما بۆ پیاوەی نەکەی. ئەمن یان ئەنگۆ لەبیرت چوو ئەمە ژیانێکی گەلە خۆش دەژیان لەگەر فارسی. بەس ئەتوو ژنت فەیرۆز لەبیرتان چوو چەندتان بوختان پێکردین و چەندتان چێشە لە بۆمان دروست کرد هەتاوەم لێ هات. بە فارسی بڵێم کە ئێرە بەجێ بێڵین و بڕۆین. بەڵام فارس بە قسەمی نەکرد. هەر لە ژێر تەسیراتی تونگۆ بوو. بەسە 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 ببڕنەوە بابەتجان ببڕنەوە. بەس نییە بەس نییە چیدی هێدا قسەی بکە. هەتا ئەو ڕۆژەی هەتا چیدا قسەی بکە دەی. هەتا نەجات توای لێ هات خوشکەکەی پێشکەشی بابت کرد. ئامۆزا ئەو قسانەی داکم دەیکا ڕاستە. ئامۆزا داکم زۆر باسی تیلۆ کردم. بەزە من گوتم مامۆزایی بابمە و لە خینی بابمە بڕواناکەم زەربەی لێ بدە. قسەی بکە ئامۆزا بزانم ئەو قسانە ڕاستە. کوڕم ڕاستە ڕاستە با قسەکانم تەواو بکەم. هەتاوام لێ هات سەری خۆم هەڵگرم و دەستی تو بگرم و بڕۆم. ئەوجا لە دوای 2 مانگ تەلاقنامەکەی لە بۆ ناردم. خوا حەقیمەت لێ بکا نەجات. یا ڕەبی خوا حەقیمەت لێ بکا نەجات کە ئەو هەمارد لە من تێکدا نەجات. کاک نەجات قسەی بکە. ئەو قسانەی دایکم دەیکا ڕاستە. ئەتوو بوو ژیانی مە تێکدا قسەی بکە. ڕاستە میر خوایە خوا حەقمان بکە یا ڕەبی. خوا بە زیادەوە تۆڵی تو لێ کردینەوە. خێزانەکەم بە کارەساتی سیارەی مرد. خوشکەکەشم تووشی نەخۆشی بوو. ئەویش نەیتوانی مێردە و پیاوەی بکە. ئەو پیاوشە تووشی نەخۆشی زەهای مەر بوو. سەمیرە خان ئەتوو ئینسانێکی زۆر پاک و بێگەرد بووی. دەمیز لەو ماڵێ ڕەشت بکەم و دەرت بکەم بەڵام نەمتوانی نا. ئەرێ بەسە بەستە باش لە بابەتەی بینن بێشکم تەقی. کو نەتوانی ئەدی تەلاق نەدرام. نا یعنی چ یعنی چینە نەخێر ئەو تەلاق نامەی ئەم ڕەوانم کرد تەزویر بوو. یعنی من تەلاق نەدرام. نەخێر نەخێر تەلاق نەدرای. یعنی چی نەخێر؟ ئەو تەلاق نامەی ئەم ڕەوانم کرد تەزویر بوو. تەزویر؟ فارس ئاگای لە هیچ نییە. ئەوەی کردم هەمووی ئەمن بووم. ئەوم بۆ چ نەبوو؟ ئەوە چ نەبوو بۆ؟ آخر کاک نەجات پێم بڵێ بەس لەبەر سەرۆت و سامان هەموو شتەکرد لەمە کرد. نەفەکرت لە من نە لە ئامۆزایەکەت نە لە داکم لە سێ مرۆڤ نەکردەوە. کچم هەستە با بڕۆی. من خراپترین پیاوی سەر ئەو زەمینەم. ئەو کارە ساتەم لەو مارەی دروست کرد لە پێناوی سەرۆت و سامان. داوا لێبردن دەکەم سەمیرە خان. زۆر داوا لێبردن دەکەم. داوای لێبوردن تازە چارە هیچ ناکات. من هەڵە بوو. فارسەوە منم سەمیرە. ڕاستە دەڵێن زەهایمەر چارەسەری کەمە. بەڵام بە خۆشەویستی دەتوانین چارەسەری بکەین و ژیانێکی تازان دەست پێ بکەینەوە.